زاني دائما فيجيب لك من المسألة وتعو دورا بدار مش دورا دورا داس فيلك لا بش تعال ابي بسكت اذان بخناي طبعا بفاتك اخوري كم هاي دستون وين داريك عوا بس قوليك أكيد واني قول كيف كلامي لا وين بەڵێ بێگومان وەک ئەزانین ساڵیادی لەدایکبوونی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەریگەلی کوردان نزیکە کە چواری چوارە هاوکات کۆمەڵە ئامادەکاری کراوە بە ساڵیادی لەدایکبوونی ئەو یەکێک لەو چالاکیانە ناشنی نەمان بوو کە لە شاری سلێمانی چەند گوندێک دیاری کراوە کە چەند نەمامێک ئەکرێتە دیاری بۆ بەخەوانی گوندەکان کە ڕێژەی نەمامەکان زیاتر لە 50 نەمامە کە لە باخەکاندا بنێژرێن و خزمەت بکرێن و سەوز بکرێن و بێگومان هەر ساڵێکیش ئەم چالاکیە ئەنجام ئەدرێت و ئامانجی لەم چالاکیە گرێدراوی ڕێبازی ڕێبەر ئاپۆ و پەیامەکە ڕێبەر ئاپۆیە کە لە ناو خەبات و تێکۆشانی ئازادی گەلی کوردە پایەکی هەرەگرین کە ئەو زۆر ئاماژەی پێدات ژینگە دۆستیە یاخود ئاشبوونەوەی مرۆڤە لەگەڵ سروشتاوە جاری کتە گرنگیدانە بە سروشت و بە خۆپەروەردەکردن لەسەر ئاستی پارێزی ژینگەی خاکی کوردستان چونکە بنەمایەکی گرنگەوە کۆنتاکتێکی بەهێزە لە نێوان مرۆڤ و سروشتە لەو چارچەوەیەدا ئەمڕۆ چالاکی ئەنجام درراوە و ئێمەش هەستاوین بە ئەرکی خۆمان و هاتوین لێرەکانە لەم باغەدا بڕی 50 نەمامان ناشتۆوەکو هەستێکی بە پرسیارەتی